اما سما بور ملي بشك بيتو ملهما هي خما بور ملي بشك بيتو ملهما هي خما بور ملي پێشەکی خێرامای تاکەرو خربەیدی سەر و چەمەکام ئەزیەت تاکێشان بەڕاستی کەناڵەکە و شمە یۆنچا کەناڵا کە دایمە خەموەر و ئی جۆرە فیستیڤاڵ و کەلتور و هەرامانیانێ خربەیدی سەر و چەمە ئەزیزەکە من ئی جۆرە فیستیڤاڵێ بەڕاستی پێی خەڵک و سنوورەکەی فرە ئیسفادەژەن بەڵام بەشۆ خەڵک و سنوورەکەیش بێت دەم و ئی جۆرە فیستیڤاڵاوە بەڕاستی کە کەسێ ورمێزۆ ئیفستیڤاڵێ ڕێگوزۆ بەشۆ چنەها کەسێ پێسە من کە دووبات کاسپیج نەبوو پەشتگیرش بوو وەر و ئینەی خەڵکێوە گەشتیار زیاتر ڕووەکەر و منتێقەکەما پێی ئابووری منتێقەکەی ما ئی خەڵک و ئێمە ئیسفادە کەرۆ ئەزیزون نا من ئاگلەیەچار کەرو حەقا دوکاندارەکەی خورماڵی بەڕاستی ئەشی ئایسە دوکاندارەکەی خورماڵی کە من پیشێوازە ئاماناپەی ئێگەی کە بەڵێ من خەڵکو ێگە ناویانەمی ناچێگە من ئاماناپێزە ئەشیا دوکاندارەکەی خورماڵی کەسێک کە کاسپێنت لێ بازار و خورماڵین ئەشیا گرت پێسە من ئامادەی شاچەنی بێ چێگە بیانێ چێوەکەش عەرزی شاکردنی پێورەتەی و پێی خەڵکە بەڕێزەیە کە ئەزیەت شکێشتە نامانێک ئەزیز و من ئەزیزەکەم من نەک حەز کرد و ساڵانە کردی و حەز کرد و ساڵێنە چوار جار ئینە کردی و وەر و ئینەی منی سە پسە شەخسی وێم من هۆرامینە ئەما ناپەیەگەی گرت کە زان و هۆرامینە بەڵام گلەیەم چا خەڵکا هەنێ بازارە نوێشە عەرز نەکرا بابەیە پێی ئێگەت لی خەڵکە عالەیە برا با کاسپی وێت شاکەرا چێگە کەلتورەکەیشا جلو بەرگەکەیشا بشناسا بە خەڵکی بەڕێز و کە ئامان پێگە عەزیەت شکێشان حرفرەفرە چێوە ئالە ئازیزەکەم چونکە ئامێ چێگەنە ئەگەر تەنانەت بە یەک ڕسمیش بۆ ڕسمێش گەرۆ پۆستش کەر و ڕسمەکەش فێسبووکەنە خەڵک زانووی منتێقە هۆرامانیا ئی منتێقە کەلتورش شەنن شنازنامە و زوانی شنن ئازیز و من ئانەی قەناعەت و من چانن ئانەی ئاما بۆ پێگەی کەلتورەکە و ئێمە زانۆ ئیسە جەڕا و سۆسیال میدیا بەڕاستی چێوەکە و ئێمەش خاسە یاوان لاو خەڵکی بەڵام فرە و جاریچانان تۆ پۆستێوەکەری منتێقە هۆرامانیە سەرچەمە و زەڵمینێ ئاخەڵکە پۆستەیتە وینۆ تەنان فێسبووکەنە خەڵک ڕوەکەر و سەرچەمە و زەڵمی چون سازگار و چون وەشە جا مامۆستا مەلاتایە وتارێوەم ئەژنی چێوە فرە عالژوات ماچۆ ئێمە ساڵێ جارێ ڕوەکەر و منتێقە و هەڵەبجەی خەڵک گەشتیارە بە ڕێزیمەیە ڕوەکەرا هەڵەبجێ چێوەکەشا بەگران پەنە مەورەش دێ با ساڵێتەر بەیاوێ سەردان ماکەرا من قەناعەتم چانن ئیسە کیلوێ هەناری پێی نمونەی 1500 نیەنی با تۆ چێگەنە دەیشا 1000 و ڕبعێ 250 وار و خەڵکێ بۆ ئاخەڵکە ڕەچاو و داراییش کەرینێ ئاخەڵکە زیاتر پەی منتێقەکەوتەوە وەڵی سنوور و منتێقە هۆرامانێنە چێ وەرزانە باچی و بەگران نەورەشا بە خەڵکی گرت کە جەمنەوە دەست گێرەش حتا سەروتەر گرت کە زان و داراییش چنی ناوەیە چنین نییە باری دارایی و ئابووری گرنگە دووبارە بۆوە بە جوانتر و بە ئالتەریش خەڵکی زیاتریش بەشدارکە و خەڵک خاستە خەڵک و منتێقەکەی جەزەڵمەوە گێرەش جەتەوێڵەوە گێرەش جە منتیقا هۆرامانی گەرش حەقا گرت بەیە ئێگە چێوەکاشا عەرزکەرا بە خەڵکە خەڵکێکە گەشتیاریچە ئامان ڕۆژکردێنە ئێمە با ئایش دڵوەش بوو بە جوانی چێوەکەی پسان و ورە شۆنە و ئایش بلەوە تاریفێ ما بڵە ئاوەختێ صيدي عوارني وخمن الله كم يدميك عوارني خاصف الموار وحي ومي ساكن له وشي بالخاو انا جميع من تاكيف نعلو لصيدي وراني زنجل قدرني شنقنا وكراني تاكي وق مجنوني ويلي وردان بمي
تاکەیزا و مزدەڵی دەستیا و دانبمێ یارانکی تر هەنی وەک من ماوەتەم بووە وهاری وەش پاییزیە پاییزی وەش غەم بووە پاییزە ماوێ دیسان پێ وی دەخاویە شەماڵبی و شەنیەریە نیشتەنێ بەخاوێ شەماڵبی شەنیەریە نیشتەنێ و بەخاوێ شەوێ وەگیم شەوێ بگەرە و فریامیە بیار و دەمێ عاجز و تەنیامیە ناڵم جەناڵی دەردەدا و نادەوێ زامر چوو زامیە گەسەی ماوەرانەوێ ماچانی پاویز عاشقا ئانەن پەرابی تاقەتی بریان جەیاری بەو کەسی خاتر جەما بورێ خاتر جەما سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان بە خێراتنی بەرنامەی هەوارگەی هەورامانەکەم بەخێر بێن دووبارە عەزیەتتان کێشاوە. دیارە هەموو فستیڤاڵ و کار و چالاکیەک کە کۆمەڵێک چالاکەوانی کۆمەڵگەی مەدەنیەکەن یا ڕێکخراوێک پێ هەڵەسێ یا کۆمەڵێک گروپ پێ هەڵەسێ ئامانج و ئامانجێکی دیاریکراوی خۆی هەیە و ئەوێ بگاتە ئەو ئامانجە کە خۆی بۆی داڕشتووە. ئەمڕۆ لێرە لە فستیڤاڵی با بڵێن یا لە نمایشکردنی هەندێک بەرووبوومی کوردەواری بە تایبەتی ئەوانەی کە لە ناوچەی هەورامانە هەن شتێکی باشە و گەشتیارێک بە پێی پێویست پێشوازیان لێ کردووە وە شتەکەش ئەم هەنگاوە یەکەم هەنگاوە ئەکرێ لە ئاستی تموحی ئێمەدا نەبێ بەڵام ئەگەر ئێمە بتوانین بەردەوام بین دەرەنجام ئەگەینە ئەو ئاستەی کە ئێمە ئەمانەوێت. بەرووبوومەکان ئەوانەی کە لێرە پیشانی هاوڵاتیان یا پیشانی گەشتیاریان یا پیشانی گەشتیاری خۆشەویست ئەدرێت بەرووبوومەکان کوردەوارین بە تایبەتی لە کوردەواریشە ناوچەی هەورامان گوێزە هەنارە ڕبە هەنارە زایدەن هەندێ بەرووبوومی تریشە دۆشاوی تووە هەموو ئەو شتانش و هەندێک خواردی کوردەواری کێلانەیە ئەمانەش هەمووی ئامادەکاری بۆ کراوە و شتێکی تەسەورەکەم باش بێ شتێک بێ بەڵام یەکەم هەنگاو ئەگەر هەندێکەم و کورتیشیە بێت بەڵام دەرەنجام ئێمە بە بەردەوامی ئەگەینە ئەو ئاستە کە بتوانین شتێکی باش بێت. کەپرەکان یەکەم جارە لێرە لە خورماڵە شتێکی وا بکرێ یا ئەگەر کرابێش بەو شێوەیە گەورەی بەخۆیەوە نەبینیوە بەڵام ئیتر لە پاڵ شتە کوردەواری و شتەکانی ناوچەی هەورامان و ئەوانە هەندێک شتی کەش دانراوە مەسەلەن بۆ نمونە پێشانگای کتێبە بۆ نمونە نمایشکردنی هەندێک ئەوانەی کە شەتڵگەی ئەوانەی بۆ ماڵەوە بەکارێنی هەندێک شتی کەش کە ئیزافەتەن بۆ شتەکان لەبەرەوەی بۆ جوانکاری بێت چکە تۆ ئەتەوێ بە پێی خواستی گەشتیارەکەت شتەکان جێبەجێکە گەشتیارەگەی لەوانەیە حەزی لە کتێبێک بێت یا هەموو ئەو فەراخانەمان تەسەور کردووە ئێمە پڕ کردوێتەوە وە شتێکیش باشە ئیشەڵا لە ئەنجام لە دەرەنجامە ئێمەگەینە ئەو ئامانجێک کە ئەم فستیڤاڵەمان بۆ دەستنیشان کردووە. لە سەرەتاوە ئینسانە بێ ئەو ڕاستیانە بڵێ ئێمە لە سەرەتای ینی لە هەنگاوی یەکەمە کە دوێنێ خەریک بوو لای نیوەڕۆکەوە تووشی ئەوە تووشی هەندێک لە ناڕەحەتی و ئەوە ستافەکە ناو خۆمانە دڵڕاوکێمان هەبوو بەڵام سپاس بۆ خوای گەورە لە دوای نیوەڕەوە بەهۆی هەندێ ڕێکلام و هەندێ تەلەڤیزیۆنە بەڕێزەکانەوە شتەکە باش بوو گەیشتەوە ئاستەی کە ئێمە بڵین
لەو مەلەلی و لەو دڵڕاوکەیە نەجاتمان موشتەکە دوێنێ زۆر باش بوو تەسەورەکەین ئەمڕۆ باشتر بێت ئەگەر بۆ ڕۆژانی داهاتوش بەردەوام بێ باشتر و باشتریش بێت پلانەکە هەندێک خەون و خەیاڵی زیاترمان داناوە بتوانین ئەویشانە جێبەجێ بکەین بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە بەردەوام ئەمانە ئەکرێت بەپێ ئەو پلانە داماناوە هەفتانە ئەمە بەردەوام بێت ئەگەر بگونجێت ئەگەر بارودۆخ و کەش و هەوا لەگەڵمانە ڕابێت ئەگەر ئەو بەڕێزانە لەگەڵ ئاستی تموحەکەی ئێمە بەتیازین هەفتانە بە تایبەتی پێنج شەمان جمعە شەمە ئەمیشە بەردەوام بێت بەس بۆ گواستنەوەی ئایا شوێنەکە ئەگۆڕەیە ئاڕۆینە شارۆچکەیەکی تر ئەمەش بۆ خۆی هەندێ بەرنامەی ئەوێت بەڵامی تر دیارە ئێمە بەرەو وەرزی زستانە ڕۆین کەش و هەوا و باری کەشوهەوا و سنووری جوغرافیە و ئەوانە لەوانەیە لەگەڵی نەکە ئێمەیە نەگونجێت بەڵام ئێمە تومحەکەمان هەیە ئەمە هیچ نەبێت نەتوانین لەگەڵ کەشوهەواکەیە ڕابین هیچ نەبێت ساڵانە بەلایانی کەمۆ ساڵی 2 جار 3 جار ئەم مایشانە بکرێت مەرج نییە هەموو هەر ئێمە بین ئەکرێت ستافی کەش و شتی کەش و بە گەورەتر و بە شتێکی تۆکمە و مەزبووتر ئەمیشانە بتوانین جێبەجێ بکەین وەڵاهی ئێمە بەو دوکاندارە بە ڕێزانەمان وتووە بەو کەپرانە کە هاتوونەتە ڕەشاوی باری دارایی ئابووری ئەوە یەکێکە لە هەر ئامانجەکانی ئێمە بۆ نمونە لە کەپرەکانە ئەوەی وەرگیراوە کرێیەکی تەنها ڕەمزیە ئەویش بۆ گواستنەوەی ئەو شتانەی کە هەندێک چاودێر و ئەوانە و هەندێک شتی ژینگە پارێزی کە خۆمان کردومانە تەنها شتێکی ڕەمزیمان وەرگرتووە ئەویش بەو بەڕێزانەشمان وتووە ئەبێ ئەو شتانە لە خوار بازاڕەوە ئەو شتانە دانرێت بەڵام هەندێک شتریشەیە لێ ناشاین و لەگەڵ بازاڕە یەکسانە بەڵام جۆری شتەکە یا دەگمەن و دانسقەیە یا هەر لەوە زیاتر کابرا ناتوانێت دای بەزێنێت چونکە ئەویش بەرژەوندەکانی ئەکەوێتە زەرەرەوە. ومن الله كم دميك وارني خاصف الموار واحد كي ويمين ساكن له وشي بالغا ونجمه من تاكيف نعلو لصعدي وراني زنجل وقزل شنونا وڵای منیش وەکو بەشداربوویەک حەزم کرد لەم فیستیڤاڵی گوێزەدا بەشداری بکەم لە خورماڵ کراوەتەوە بۆ یەکەم جار و مای خۆشحاڵی خەڵکی دانیشتوانی ناوچەکەیە دوێنێ تا حەدێ خەڵک سەردانی کردووە زۆر خۆشحاڵین بەم جۆرە ئیشانە دەستخۆشی ستافی بەڕێوەبەری ئەم فیستیڤاڵە ئەکەین کە هەڵساون ماندوو نەبن کە هەڵساون بەم ئیشە ئیشێکی باش و پیرۆزە و مای دڵخۆشی خەڵکی ناوچەکەیە من لێرەدا بەم ئیشی دەستانە بەم ئیشی دەستیە بەشدار بووم وەکو ئەوانی تر منیش حەزمە کرد لەم فیستیڤاڵەدا بەشدار بم زۆرم پێخۆش بوو کە فیستیڤاڵێکی ئاوا لەم ناوچەیەدا بکرێتەوە و مای خۆشحاڵی خەڵکی ناوچەکەیە وەڵای لە سەرەتاوە زۆر کەم بوو بەڵام ئیتر ئەمە دووەم ڕۆژێتی بە تەماین خەڵکانێکی زۆر ڕووبکەنە ئێرە و خەڵکانێکی زۆر سەردانی ئەم ناوچەیە بکەن و بە خۆشحاڵیەوە پێشوازیان لێەکەین زۆربەی کاری دەستیەکان کاری دەستی خۆیانە لێرە کاری دەستی خۆمانە بەڵام ئەم ئیشە من کاری دەستی خۆمان نییە هاوردەکراوە بەڵام شتێکی نایاب و جوان و سەرنجڕاکێشە خەڵک زۆر بە تاسە و تامەزرەوە سەیریان دەکات و یە بە و بینینیان زۆربیان مشتریەکان پێیان خۆشە کە شتێکی ئاوایەتە ئەم ناوچەیەوە شنمی وەدەیمە و سەرکەلی داخی مۆرۆتا خێراتنتانەکەم خۆشحاڵم کە توانیمان ئەمساڵ لە فستیڤاڵی گوێز لە منتیقی خورماڵ بەشدار بین ساڵانەیە ئێمە بەشدارین لە هەموو بۆ نۆ فستیڤاڵەکانە ئەم فستیڤاڵە تایبەتە بە گوێز و چەند بەرهەمێکی تر ئەمساڵ خواز لەسەر گوێز زۆر بۆ ڕێژەیەکی زۆر کڕیاری هەیە بەداخەوە بە بۆنێ ئەو سەرمایی کە لەم ناوچەی خۆمانە هەبوو هەورامانی خۆمان گوێزێکی ئەو تۆی نەبوو سەرما بردی ئێمە هەڵساین ئەو بۆشایەمان پڕ کردەوە بە هێنانی گوێز لە ئێرانەوەی ئەم گوێزەی لە بەردەمە ئەم گوێزەی نەهاوەندە لە ئێرانەوە هێناومانەوە گوێزێکی زۆر جوانە
بەرهەمی تری گوێزمانەیە ئەم گوێزەی هەورامانی خۆمانە هەمانە مە ئەمیش هەر شتێکی زۆر جوانە چەندها جۆری تری گوێزمانەیە بەڵام ئێمە ئێستا لەم کاتەیە ئەم دوو جۆرەمانەیە و بۆ بەرهەمی کەش پێشکەشمان کردووە هەنارمانەیە و چەندین جۆرشتی کوردەواری تریشمان هەیە لێرەیە بەشداریمان کردووە گوێزەکان زۆرن ناتوانم ئێستا ئەختیاری کەم بەڵام زۆرن گوێزەکان بۆ نمونە سینی هەیە ئیسرائیلی هەیە ئۆکرانی هەیە ئەمریکی هەیە هی هەورامانی خۆمانەیە بیارە و تەوێڵا هی هەورامانی ئەو دیوەیە نەهاوەندەیە هەماوەندەیە تووسرکان هەیە زۆرن ئەو شوێنانە گوێزی لێبێ زیاتر گوێزی هەورامانی خۆمانە بە تایبەت تەوێڵۆ بیارە بەڵام وەکو پێشتر ئاماژەم پێیا بەداخەوە ئەمساڵ هێندە نەبوو لێرە تا بۆشایی مشتریەکان و کڕیاریان پڕکاتەوە بۆیە ئێمە ناچار بووین لە ئێرانەوە گوێ زەمانێنە بەڵام ئەمی جۆرێکی زۆر چاک و تامیشی خۆش. تاکەی وەک بەژنونیە ویڵیە تاکەی دەستیە ئەمەش بەشێکی کەیە لە شتەکانمان کە ئاماژەمان پیاوە بۆ فرۆشتن هەموو شتەکان بە خۆشحاڵیەوە کوردەواریە ئەمە لوقمەکەمانە شیرینیە کارگەکانی خۆمان بەرهەمیێنێ ئەمە جۆرێکی کەی شیرینیە دۆشاوی کرێ کشمیشی پێڵەن کشمیشە خەسەکرێتەوە زیاتر هاوڵاتیان نەتوانن بە گوێزەوە بیخۆن ئەمە تۆزە با بڵن شتێکی تا ڕادە تازەیە ئەمە ڕووبی هەنارە تقریبا نەتوانم بڵم 10 کیلۆ هەنار ئاوەکەی ئەگرینەوە کیلۆیەکی لێ دەرەچیە بە دڵنیایی حەسە بە پێی هەنارکەوت و ئاودار بێ ئاودار نەبێ ئەمەش هەنگوینە ئەمانە زۆر لە 100% ئەسلیە یعنی ئەمە بە شەرتی هەموو فەحسیە فرۆشە هی منتیقەی شارباژێڕە ئەم دۆشاویشمانەیە ئەمە دۆشاوی تووە ئەمە ژەری توی خۆمانە دروست کراوە هەموو شتەکان کوردەوارین ئەمەش هەر ڕۆنی کوردیە ڕۆنی حیوانی بچووکە ئەمڕۆنە ئەمە هەمانە بە دوو جۆر هەمانە لە ناو ئیزەکانەوەتان لێرەیە ئەم جۆرەشمانەیە بەبێ ئیزەیە شتی کەشمانەیە ئەو لوقمانی کەشمانەیە لە پێشەوە ئەم جۆرەشمانەیە ئەمە جۆرێکی تازەی شیرینیە ئەمە لە جۆ دروستەکرێ لە گیراوەی جۆ گەنم تێکەڵ ئەکرێ بەم شیرینە تقریبا نەتوانم بڵم تامی حەڵوایە ئێتر زیاتر ئاماژەمان پیاوە شتەکانمان هەمووی لە سەدانەوە کوردەواریە بە دڵنیایی وا سەردەم پەیتا ئەگەڕێنەوە زیاتر تۆش و خۆش بە شتە کوردەواریەکانەیە یعنی وازیان لە شتە ئەوروپیەکانی ناوە سپاس بۆ خوایسە تەڵەبێکی زۆری لەسرە خواستێکی زۆرە لەسەر شتە کوردەواریەکان چکە بەڕاستی تامیان خۆشە تەندروستن لە ڕووی بە تاکیدیش مەوادێکی حافیزەیتیان نییە و ینی بێ دوو دڵی بەکارهێنن بۆ خواردن بۆیە خواستێکی لەسرە کڕیاران زۆر دڵیان پێخۆشە بۆ شتە کوردەواریان. بابەتێکی کەمانەیە کە خواستێکی زۆری لەسرە لەلایەن هەوڵاتیانەوە ئەویش ئەم قەیسەیە قەیسەیەکی زۆر جوان و زۆر تامی خۆشە هیچ مەوادێکی حافزەیتیان نییە ئەمەش هەمووی کوردەواریە ئەم قەیسەش لەخوا بە زیابێ کڕیارێکی زۆری هەیە و خواستێکی زۆری لەسرە لە هەموو فستیڤاڵەکانە بابەت ئەم جۆرەیان زۆر خەڵک ڕیاری هەیە تنجۆری خۆی تایبەتە هەندێکی هەر بە فەریکەی ئەیخۆن ئەم قەیسیانە جۆرێکی زۆر تایبەتە ئەبێ لی بزانی ئەوی جۆری هەڵگرتنەکەی و شکردنەوەکەی ئەگینە هەموو کەس ناتوانێت ئەم جۆرەی بەرهەم بێنێت شێوازی هەڵگرتنەکەی طبعاً لە بەردەم خۆر وشکی ئەەکەیتەوە بەڵام نابێ خۆرێکی زۆریش لیە کە تامەکەی تێگیە یاخود کە ڕووی پێبیە ئەبێ ینی ڕۆژانە تقریبا سعاتێ تا 2 سعات لەبەر خۆرا بیەڵیتەوە دوای چەند ڕۆژێک هەڵیگریت نەک لە شتی کەپسیشا نابێ هەڵیگری ئەبێ هەمیشەی هەوالیە ئەگینا تێک دەچێت حرماتما بول ملي ما تشاني باو يز عاشقا انا انقرابي طاقتي بريان جياري فوقتي خاطر جمال بول ملي ئێمە بە ئیشە دەستەکانی خۆمان بەشداریمان کردووە دوێنێ یەکەم ڕۆژ بوو ئەم ڕۆژەوە دووهەم ڕۆژە هیوادارین خەڵکێکی باش بێت پێشوازی لە ئیشەکانی ئێمە بکات ئیشی زۆربەی لە 100 ئیشی خۆمانە ئەوی کەی ئێمە کە فریانەکەوین ئەین بە کەسانێکی وەکو خۆمان بۆمان دروست کات و
بیهێنین ئەرزیکەین یان سوودێ بۆ کەسانی کەش بگەێنین نەک هەر خۆمان ئیسفادە لە ئیشەکە بوو وڵات تا حدێکی باش پێشوازی باشە ئەگەر ئیشەکە دەسی بێت پێشوازی باشە بەڵام زروفیش خۆتەزانی ئێستا زروف بە بۆنەی موچ و ئەمانەوە تۆزێ بەرگرانیە زیاتر ئەوانن کە ئیشە دەسەکان لە ئێماکردنەوە گەریمە لە شوێنە گەشتیارەکان ساکانکەینەوە ئەوە عەرەبەکان نەک کوردەکان ئەوانش شتێک ئەکڕن بەس ئەوە نییە بڵێن شتێکی قورس لە خۆیان گرانکەن ڕاستەکە ئیشەکە جوانە تا حدێک جیاوازی هەیە لەگەڵ ئیشی بازاڕە چونکە لە هەموو وڵاتان تۆ بگرە ئیشی دەستی بەهاو غوربەتێکی خۆی هەیە تۆ ئەو ئەشیانە کڕید من ئەو ئەشیانە لەوە چێ من نزیکەی 20,000 لەسەر من کەوت بێ بە دروستکردنەوە قماش و کڵاو و موروەکانەوە ئەگەر تۆ هیچ نەبێ بۆ حەق دەستەکەی خۆت شتێکداننی ئەو کاتە تۆ زەرەرت کردووە ئەبێ شتێکی واش بێت ڕەمزی بێت خۆت ئیسفادەی هەبێ بۆ خۆت نەگەرەوە بازار گەرم کەیت و ئیسفادەی بۆ خۆت نەبێ هەموو پارچەیە هەموو لە بازارەکانیان کڕیتەوە ئیشی خاوە ئێستا من ئەم کڵاو کە دروستم کردووە بگرە ئیشی دەستی خۆمە بەڵام وردەکاریەکانی ئیشی بازارە تۆ مور و خۆ ناتوانانی لە کوردستان خۆت یان کارگەت نییە خۆت دروستیکەی لە ئەبێت تۆ ئیشی بازاری بێت ئەم قماشانە ئەمە هەموو ئیشی بازاری خۆ تۆ کارگەتدانە ناوە قماشە دروستکەی تا ئیشەکە پێ دروستکەی ئەبێ ئیشەکەت ئیشی بازاری بێ بەڵام ئەوە بێ خۆت دروستکردنی دەستی خۆت بێت نەنا من ئیشی خۆمە ئەوانە هەموو دیزایانی خۆمە بگەڕێ هەموو لەوەچە کوردستان شتێکی ئاوا دروست نەکرابێ هەر کەسێکی ئەمە دوو دانەیشم لێ دروست کردوێتەوە فرۆشتومە هەر کەسێک بینێ ئەڵە شتێکی زۆر جیاوازی تایبەتە ئەوە نییە بڵێ کۆپی کراو بێت ئەمە ئەم دیزاینە زیاتر بۆ خەنەبەندان و ئەو شتانە دروستم کردووە دیزایانی ترمان هەیە ئەمانە ئەمە بۆ ئاسایی هەر بۆ مناڵ بێ بۆ گەورە بێت ئەمانە حەزیان بۆی هەیە شتێکی ئاسایی و نۆرمەڵە ئەمانی کەشمان هەیە ئەمانش هەر شتێکی ئاسان بەڵام ئەگەر تایبەت کەسێکی شتێکمان بۆ بنێرە بڵێ من تایبەت هەر لەم دیزاینەم ئەوێت ئێمە مەجبورم بۆی دروستکەین چونکە تەڵەبیاتە وهاري وش پاییزی وش غەم بووە پاییزە ماوێ دیسان پێ دەخاویە شەماڵبی و شەنیەریە نیشتەنێ بەخاوێ شەماڵبی شەنیەریە نیشتەنێ من خەڵک ئێرانم بەخشی سۆڵاوای هەورامان ئەوەیەکەمان تخانی ناوە هاتوون بۆ ئەوە شاری خورماڵ ئیسە شتێکیان پاوردەدایە ناوە لەگراهە بۆ نمونە ئەشێت تەواو ئێران و عێراق بن بۆ تەماشاکردنی ئەم بەروبارەت لە هەموو خوا عەشایە دووسی کرا لە گوێز لە شەدەم لە دوێنە لە بڕێژ ئەوە خوا ئەنواتت و بەدەر بخوات دایە ناوە ئەوەیە گەرە نیە بەردەم بێژە ئەوە چییە و ئەوە چییە و ئەوە چییە هەچکە دڵی بە هەچێکەوە بوو هەموو نوعی هەیە حەزکە دڵی بۆ هەچێ تەعلیلێدا حەزی پێەکرد لە خورماڵە گشتی حەزە ئێران و عێراق بێن بۆ عێراق بۆ چ سندن ملەتێ زۆر باش و ملەتێ باش و ملەتێ مسلمان و ملەتی دیانەت و ملەتی قەومدۆست و پێشوازی خەڵک حتا خوا حەزکە پێشوازی خەڵک ئەو نەخاسن مێمان پەرسن وەتەن پەرستن عیبیانتیانە ئەتی لەمە زیاتر خوا هەڵناگرێت سعر و ئەم قیمەتانە حتا حەزکە هەچێ دەستی بۆی بەنرخی خۆی هەرزانە وا لە خواردترەوە ئەمە سەمام بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام من لەم فستیڤاڵەیە بەوە شیرینی بەشدار بووم بە کۆمەڵە شیرینی و کولیچە و هەروەها بە کفتە و کوبەی نەکوڵاو و نەبرژاو بڵێن ئیتر ئەوە بە حازری بەبەستوی ئەمە مشتریەکان و خۆیانیان برد لە ماڵەوە چاکیانە کرد لەگەڵ کۆمەڵە شیرینی تر ئێستا هیچمان نەماوە سوپاس بۆخوا ئەمڕۆ باش بوو قەرەباڵغ بوو هێلانە چۆلەکە بوو کێکی قاوەی تەڕ بوو کێکی ترالیچە بوو کاستەر بوو خشخش بوو ئەتر کولیچەکانە کولیچەی گوێز بوو برمەی وشک بوو چۆرەک بوو کولیچەی خورما بوو سپاس بۆخوا ئەمڕۆ شتێکی باش بوو هەمووی لە ماڵەوە خۆمان دروستەکەین تر ڕۆژ دێ دوو ڕۆژ پێش فستیڤاڵەکان دروستیەکەین یان لەسەر داواکاری
ڕۆژە پێشتر پێمانەڵێن و داواکاریە دروستیانەکەین ئەو شتانی کە ئافرەت لە ماڵەوە دروستی ئەکە ئافرەت تەبیعەتی وایە تا خواردنێ دروستەکە چەند جار دەستی ئەشۆرێ چەند جار شتەکانی ئەشۆرێ پاک و خاوێن ڕای ئەگرێ یعنی بەدڵ ئەو شتە دروستەکە کە دروستیەکە من ئێستا خۆم کار خواردنێ هەر شتێ دروست دەکەم یعنی هەمان ئەو شتە لە ماڵەوە ئەیان بە ماڵ و مناڵەکەی خۆم یعنی شتێکی پاکوتەمیزەوە نییە شتێک هەفتەیە دوو هەفتە مانیە چەند مانگێک موادی حافزەی تێ بکرێ و بمێنێتەوە ڕاستە لەوانەیە کولفەکەی تۆزە زیاتری تێ بچێ ئەمە بۆ خەڵک تۆزە گرانتر ئەەکەوێت بەڵام سەحیترە ئەوەی لە بازاڕ ئەڵێ کابراڵێ من کولیچە ئەم بە کیلۆی بڵێن بە 7,000 خورما ئەڵێ لە بازارە هەیە بە 2,000 یا بە 3,000 بەڵام بەخوا ناتوانانی بیخۆی ئەمە ینی ماوەتەوە لە مجەمیدەشە هەڵی گرە زۆر ئەمێنێتەوە بەڵام وەکوتر لە دەرەوە داینێ نا زۆر نامێنێتەوە ڕاستی لە ئێستاە کە موچە نییە تەبعاً موچە تەسیری کردووە لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان لەسەر هەموو شتەکان لە ئێستاە کە موچە نییە گەشتیاریە سەیرەکە بەڵام تەنها شتێکی بەسیتەکە ئەخۆ ئەکرێکە لەو دەقەیە بیخوات یعنی شتێکی زیان ناکڕێکە بیباتەوە لە ماڵەوە پێویست هەر حەزی لێ بێ و پێویستیشی نەبێ بیکڕێ شتە زۆر زەرورەکان ئەکڕێ خواردەمەنیە کە شتێکی یان شتێکی کە زەروری بێ پارچێ جلبیان شتێ کە زۆر زەروری بێ ئەو کە ئەوە ئەکڕێ یعنی وای کردووە گینا ساڵانی کە فیستیڤاڵە کرا زۆر کڕیار زۆر زیاتر بوو بەڵام ئێستا نە کڕیار زۆر کەم بۆتەوە بەڵێ خەڵکەکە یەت سەیرەکە بەڵام وەکو ئەوە نییە وەگیم شەوێ بگەرە فریامیە بیارو دۆمێ عاجز و تەنیامیە ناڵم جەناڵی دەردەدا و رانەوێ زامم چوون زامیە گەسەیما و رانەوێ بە هەنار و بەرهەمەکانی هەنار بڵێن بەشداریمان کردووە شەربەت و ڕۆبنارە و هەنارە و شەربەتی فرێش و دنکە هەنارە و ئێمە هەنارەکەی خۆمانە هێناومانەی تر شەربەتی لێەکەین بە فرێشەی لێن بە میوانەکان و ڕۆبنارمان لێ کردووە و تردا ماوەڵی وە جوانەکەیشی بڵێن بەدنک پێشکەشێکی الحەمدولیا زۆر باشە ئەگەر بکرێت زیاتر ڕێکلامشتی بۆ بکەن خەڵک زیاتر بزانن چونکە هەنێ خەڵکی ئەڵێ نەمزانیوە لێرە و ڕۆشتوم قەرەباڵغەکەی بینیوە هاتووە هەنا الحەمدولیا خەڵکی زۆر هاتووە خەڵکی شتەکرێ باشە مەعا زۆر گیرە بەردەوام بێ باشە بە تایبەتی بۆ فەلاحەکان چونکە و بەرهەمەیەیانە کە ئەبرێتە عەلوەکانەوە بەخوا پارەی وانژانگە بەس لێرا بێن خۆیان ساغیکەن و شتێکی باشە بۆ فەلاح بەرهەمی فەلاح لە عەلوە پارەی زۆر ناکا بە دڵی فەلاح نییە بەس لێرا توانێت کابرا خۆی شتە جوانەکەی خۆی هەڵەبژێرە وێرە تۆز بە سعرێکی بەرزتر لە عەلوە لێرە ساقێکاتەوە تو ئەم شەربەتە بۆ من ئەم شەربەتەیە مەیکەین نە ڕەنگی تێگەین نە موادی حافزەی تێگەین بە بەرچاوی مشتریەکان و شەربەتەکە دروستەکەین پێشکەشەکەین فەرقێکی زۆر زۆریە خەڵک بۆ کاوراڵێ ئەوێ مەمنونیش بێ شتانی دەستەکەوێت چونکە لە بازاڕەکانە نازانی هیچ شوێیە چۆن بەرهەمەیەنێت چۆن پێشکەشەکرێ ئێمە بە بەرچاو مشتریەکان و شەربەتەکەیەکەین و پێشکەشێک وڵای نێکم جارمە بەشداری کەروتی فستیڤاڵەنێ خێرامە کەناڵەکەی تاکەرو ئەیتر ئێساڵ منیش بڕیارمدان بەشداری کەروجە فستیڤاڵ و چیلێنێ پەنەوەش حاڵەنە گە ساڵە پێسە فستیڤاڵ کردیەوە پێ منتیقە هۆرامانی و هەڵەبجەی و خورماڵی و وەرانەی ئی هۆرامی سوودمەندی باچی بەروبوومە و کولتوریە فرە گرنگە پێ منتیقە هۆرامان جارە پێسە ڕووناری وەزی و گل سەمەرەکەیشە ئەپێسە ساڵانە پێشا کردیەوە وەڵایی پێسە جمعی فرعالە جمعانە فرە استیفادەش هەن بەڵام ڕوەکای تەریەنە استیفادەش نییە بەس ئەگە کردی و هەفتانە تا دوێ مانگی هیچێوە بەردەوام بوو
تا پاییزێنەی چێوە بەردەوام بوو پیازی وێمانێ و کەری وێمانێ و ئیتە ئاردی وێمانێ و خەلەوچێوە ئەپاسێ وەڵا چاوار فرامێن دۆر و چاواری فرامێن دۆر و هۆلێریۆ مەسەر کەرەزاخۆوە دهۆکۆ یا دەکاتە عێراقیۆ عەرەبستان و فرامێنی دەستم هاو بە یەکەم ئێنە ئارۆژ ڕێ وەشا ئامێنە پێی فیستیڤاڵ و فۆرماڵیە فیستیڤاڵ و گوێزی ژماچە فیستیڤاڵ و وەزا بە هەولامی هیچ پسە فیستیڤاڵەکە و تەنی کە خەڵکامان بەشداری کەوێت سواسمی هەڵەبجە فیستیڤاڵ و هەناری شەدەن ئەگە فیستیڤاڵ و وەزا شەنە یاگەتە فیستیڤاڵ و کەلتوری بەرەبوومەکە تەری شەنە ئارۆ جەوێ وەش بێ بەڕاستی جەوێ فرە هێدی و سەر و وێش بێ خەڵکی عالی ناچی فیستیڤاڵ نەگر بەشداریش کردن هەم قۆمایەتی تازە بووە هەم تێکەڵاوی چەندی خەڵکی عالی ئەشناسیایە چەندی خەڵکی تەری زیاتر تاوی پرە بدەێت بە خەڵکی تەریت وەڵا کارێ زەرورە فرە پێویستە هەتا ئەگەر شەڵە بە شەڵای خوای ساڵێنجای فیستیڤاڵە چوار فیستیڤاڵش کردێنی وەڵانێ زیاتر خەڵک زیاتر پەرەدۆ بە کەلتورەکەش و بەربوومەکەش بار و زۆر فیستیڤاڵەکەنە بزۆش بەربوون پێ خەڵکی وەڵا ئەو پەڕوو محاولێمەکردن پسە منتێقە هۆرامانی کە تامی ئابەروبووم و وێمانە هەن کە بژناژمێش بە خەڵکی بەڵام ئارۆنە بزانی مەجال وانێ فرە مەلا لایەنەکەی تەری واشمێ بەروبوون و هەورامی باری وزی بازارەکە کە خەڵک زیاتر پەرش دۆپەنێ یعنی چەند دەسەش فرۆژایی ناپەشتەوەی مازە ستاوەش بۆ ئارۆ فرەوەش حاڵە ناکەچی فستیڤاڵەنە بەشداریم کردن دەستوەشی پێ ڕێکخرا و ئی فستیڤاڵەیە ئومێدەوارەنا هەمیشە پەرش باپەنە چونکە هەورامیەتی هەمیشە پانەی ناسریێنێ کە دەستڕەنگینێنێ بۆنە ئانەیەوە تاومێ ئی دەستڕەنگینەی ما بە دەوروبەری ما و پانیشا کە هەورامێنیێنێ بشناسمێ چی جۆرە فستیڤاڵا بەردەوامی شابوونە و هەمیشە بابوونانەیە تاومێ کولتور و فۆلکلۆر و وێمە یاونمێ بە یاگای تەری واللهی من تۆزە دەست و شیعرام هەن شیعری منویست و گجار شیعرەوەی چم هەنە باس و سمۆرە وەزێکەرۆ دیارە فستیڤاڵەکەی چمان نامیش گوێزی هەورامانە منیژی شیعرێ تا پێشکەشکەر و ئومێدەوارە نابەدڵتا بۆ سمۆرە و وەزی دلێ باخێنە گوزەریەوەم کرد وەزێوە مشت وێستۆ کاردەوەژیم کرد واتم چی پێسە کوچێوەش مەڕیان مەژگە و دلێچش لە تێوەش وریان ئەچا باسەنە سمۆرێ نازار وەزێوەش وێستۆ بەردەشلوادار چایاگە بەرزێ کردن شۆیانە ئیسراحەت کەرۆ چوار فەسڵەچانە خەریک و جەمکردەی تفاق و زمسانی چنژیر وەشکریان خواوێت مزانی کە وەروە وارە وە زۆرە واری ڕۆکەرۆ ئاسمان پێی خوای باری لاڵیۆوە خوای بە زوان و حاڵی پێستە ڕیشتەرمە و سەر و بەرماڵی ماچۆ ئەی خوای زەمین و ئاسمان نەبڕی ئیڕسقی و دەیما بە ئاسان وەزی وەرچایی واردە و بەیانی خەڵک وەرۆشا پێسە و دەرمانی پۆکی سمۆرە ئەنەوەش حاڵا چی سروشتەنە تەمام سەرقاڵا تۆش دیە و چەمام سەرنجێگیرە چی مەخلۆقی وە دەرسێ وردێرە خاص فرماوى أرواحه كيوي ميت ساكن له كل شيء بالخاو نجمه ابن تاكيف ناضو لصعدي وراني زنجده قدر شنقنا كاراني لە هەموو شوێنێکی گەشتیاریە کە شوێنێکی جوگرافی تایبەتی هەیەەوە ئەبێتە سەیرانگا و شوێنی گەشتیاری دیارە کللتورێکی تایبەت بەخۆی هەیە کردنەوەی ئەم بازارچانە یاخود ئەم نمایشگایانە
پێویستیەکی هەنووکەیی ئەو شوێنانەیە بەتا ئێمە لە پارێزگای هەڵەبجە چەندین شوێنی گەشتیاریمانەیە بە تایبەتی لە ناوچەی هەورامان و خورماڵە بەروبوومێکی زۆریشمان هەیە کە تایبەتە بەم ناوچەی وەکو گوێزی هەورامان وەکو هەناری هەورامان وەکو ڕبە هەنار وەکو توی و شکراوە یان خواردنی میلی ئەم ناوچەیە یان هەناری شارە زور ئەمانە هەمووی تایبەتمەندی ئەوەن کە ئەم جۆرە بازارچانە دروست بکرێ و هەبێ و کۆکەرەوەی ئەو هەموو بەروبوومانە شوێنێکە و خستنە ڕووی لەناو بازارچەیەکی ئاوا پێویستیەکی هەنووکەیە کە ئێمە ئەم فکرەیەمان لا گەڵاڵە بوو و دەستمان پێکرد و لە هەنگاوی یەکەمی شاتوانین بڵێن سەرکوتنێکی باشی بەدەستێنا و خەڵکێکی زۆر لە تەوەقوعی ئێمە نەبووەوە خەڵک سەردانی بکە لە مەرحەلە یەکەمە تەنها 3 ڕۆژ کردومانەتەوە پێنجشەمە و جومعە و هەینی بەڵام لە هەفتەکانی ئایندا هەموو پێنجشەمە و جومعەیەک ئەم بازارە لە خورماڵە بێ احتیمالی گواستنەوەی یاخود گەڕۆکی ئەم بازارە بۆ شوێنەکانی تری پارێزگای هەڵەبجە بۆ سیروان بۆ هەڵەبجە بۆ ناو سنتەری هەڵەبجەیە بۆ تەوێڵە بیارە لە ئارادایە هەدەف لەکردنەوەی ئەم بازارچەیە نمایشکردن و ساغکردنەوەیەوە بەروبوومانەیە کە لە پاییزا پێیەگا و ڕەخساندنی هەلی کارە بۆ کۆمەڵێک گەنج کە لەبریەوەی لە شوێنەکە دانیشتن بە ماتۆڕە یان لە کافتریایە خەریکی نێرگە لە کێشان بن دێن لێرە بۆ خۆیان چەند ڕۆژێک مەشغوڵە بن ئەتوانن بژێوی ژیانیان بۆ تا هەفتەی ئایندە بەدەست بێنن ئەمە ئەبێتە نەریتێکی جوان بۆ ئەوەی گەنجەکانمان لە ئێساوە فکرەی خۆبژێنیان لا دروست بێت. ئێمە کە لە پێشادامانە هەشتا کە پرماندانا پێمان وا بوو فرۆشیار نایەت بەڵام لە دووەم ڕۆژی ڕیکلامەکەی ئێمە کەپەرەکان هەمووی گیران و لەبەرەوەیش کە ئێمە زەختێکی زۆر فرۆشیارێکی زۆر نێنین ئێرە کە قەرباڵغیەک دروست بکەین و خەڵکێکی واش سەردانی ئێرە نەکا پێمان باش بوو وەکو تاقیکردنەوەیەک ئەم هەشتا کەپرە بەکاربێنین وەکو ئێرانیەڵێ جوابگۆ بوو ینی شتێکی باش بوو هاتبوو شتێکی جوانمان نمایش کرد و خەڵک بەروبوومەکانی خۆی ساغ کردەوە ئەو بەروبوومانەی کە لەم ناوچەیە بە تایبەتی خواردنی کوردەواری ئێستا بووەتە سیمای ئەو کۆبوونەوە و فستیڤاڵانە کە لەم ناوچەیە کرێ بیانی سەردانیکەری بیانی هاتوۆتە ئێرە دوێنێ باز لەوەیە کە خواردنی ئەم ناوچەیە خواردنی کوردەواری ئەم ناوچەیە تاموو چێژێکی جیاوازی هەیە و تەنانەت باسی لەوە کرد کە ئەم فستیڤاڵانە ئەبنە هۆی گەشتەکردنی کۆمەڵایەتی لەم ناوچەیە بە حکمەوەی هەورامان شوێنێکی گەشتیاریە و پیشەی دەستی لە هەورامانە مێژوویەکی دێرینی هەیە کە ئەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر پیشەی دەستی لە هەورامانە بووە و هەتا ئێسش بەردەوامە ئەو خانمە دەزڕەنگینانی کە لەم هەفتە بازاڕە بەشداریان کردووە هەمووی ئیشی خۆیانەوە کەلوپەلی خۆیانە دروستیان کردووە و ئەمە کولتور پارێزگاریکردنی کولتوری ئەم ناوچەیە و نیشاندانی بۆ ئەو گەشتیارانەی کە لە خواروی عێراقەوە ڕووەکەنە ئێرە بە تایبەتی ناوچەی لەسەر ڕێگەی ئێمە زەڵم داماناوە زەڵم و ئەحمەداوە کە ڕۆژانە عەرەب گەشتیاری عەرب لە ناوەڕاست و باشوورەوە سەردانی ئەم ناوچەیەکەن و لا ئەدەنە بازارچەکە پێمان باش بوو کۆکراوەی ئەو شتانێک کە لەم ناوچەیە هەیە هەمووی لە بازارێکەوە عەرز بکرێ بۆ ئەوەی ئەو کەسێک کە ئەوێ ئاشنای ئەم کولتورە بێت بە بازاری پەرتەوازان نەگەڕێت بازارێکە بێ بۆ کۆکردنەوەی ئەو شتانە و نمایشکردن و کڕێنی لەلایەن گەشتیارانەوە لەم مەرحەلا گوێز هەنار خواردنی میلی ڕبە هەنار پیشەی دەستی بە زۆری شتێکی تر کە جێگەی دڵخۆشی ئەوەیە زیاتر لە 150 بەشداربووانی ئەم پێشانگا و ئەم بازارچەیە هەمویان ئافرەت بوون و هەمویان بەدەستەکانی خۆیان یان پیشە دەستەکان یان خواردنەکانیان پێشکەشی سەردانیکەرانی ئێرە یارانکی تەنهەنی وەک من ماوەتەم بووە وهاری وەش پاییزیە پاییزی وەش غەم بووە پاییزە ماوێ دیسان پێ دەخاویە شەماڵ بی